گرینگیا و کم خباتش مرمزنه جبرگوش هر بشه کردستان ایرو ام جن لورن و ام لسر بسکریک خوا بهورن نقاشت کنیا هم وک جن ام چوال لور روشه ده ام تین پرچکاندن به کیجا تندی انج کیجا چوا ام تندی رو برود مینه و به چهار سرکرنا و تندی چیه ایرو مل سر و نقاش کر یا براستی ام وک جن کرج عالی کی دج به دست ذهنیت فکر میر گودناف جواکت هاتی برخستن ام تین پرچکاندن اماج عالی کی دیدجی وک جن کرد جبرگو ام کردن عالیه نتویجی ایرو ناسنامه منای قبول کردن هبونا منای قبول کردن زمان منای قبول کردن لسر و آخه ام وک بندست تین دیتن لهر بشه کردستان جی دم دم ام و راستی به هفر دبینن ام به هفر جیان دکن جبرگو هزین ام نتوی دست داتر دخواست کند و 100 ساله دجی گل لسر روش داتر ناوین اما سری تجی گله کرد بندست بمین جبر و ایرو اف کم خوات بلکه ده بسکریک کساتا تندیا گل سر جنه هاتی لدار خستن اماش عالی کی دیده جوک جنه کردجی ام دک دوی ناسنامه ده جیب تندیا نتو دولتا ام رو برود مینن من مینا کد کم خوات ده جی آن سر زمان ایرو لکردستانه تجاوز وک ریبازک شرط بکار آنین لشنگال مبهور و تماشکر مبهور جیان کر جنه ازیدی به دست داعش هاتن به دست رژیم تجاوز روبرو من لبازار هاتن فروتن اف ریباز جهب نجودان اف ریباز تف او نتو دولت فکری وای ایرو گل سر ادنگاریا مج علی کی دم بندست لج علی کی دجی سر بدن ما وی شرید ماشین جبر ول همبری و لازم گو ام راستم با بسکریکا باخون اما ام چوات کارن و بسکریک چاره سر بکن هم بری و ام چوا کیجا پروژه میدینن پیشا خو کیجا ریا میدینن پیشا خو نقاش کرنا و جمر گرینگ ایرو جنه کرد وک نتو کی لازم گو سریده ورنجم هوا نتو جبو یکتیا نتو کرد پیشنگیا جنه کرد جمر گرینگیا و زیده گو جنه کرد پیشنگیا و یک کتاب کن ام باور نوب سر کفتنه بجیج برگو ایرو باندورا شر هری گران لسر جناد به بدناد واد به قادا شر لهمبری تندی رو برود مینن جبر شر ابوری کتی قریزک مزن عالی خزانه هر رو بهتر خزانه رو برود مینن یعنی ایرو فاتورا شر هری مزن جنات برین جبر ویجی لهمبری وی شری لهمبری و ایریشا وقت جنه کردگو ام ببین یکی کتی خو خورتو آواب کن ام بهوی و باورن یکیتیان نتویج بو یکیتیان نتویجی و گاوی گرین کوورن آویتن یعنی نقاشن گو ایرو هاتنا مشاندن دوی کم خباتی دا بنرینا من گله گرینگ بو حاضر بونا جنین جهر چال علی کردستانی وکی ازمون لباکر و جلات سوری یکیتیا دنابرا جنین شبکاتین جدا وکی جنین کرد عرب سریان آشور ترکمن یعنی اب دوی وکی تجربه که کو جنین کرد جرباندنه واچه بونا الباکروشلات السوري همجي بخوره قالك دسكفتي انينا ايرو هجران بحثا سيستم ريفابريا خسرت كن هجران بحثا بيشنكتيا جن الباكروشلات السوري تكن يعني دنارينا من ده او يكيتيا هالوست يكيتيا ارمانج يكيتيا سكنه جن الباكروشلات السوري كو خديه فان دسكفتيا لعيني شكل ده هرچار الين كردستان ده ام دکارن وکی جنین کرد هر چهار علی کردستان ده به یک آرمانجی کو ام برانبری دسپکی وکی سیاست قرکرن یا گسر مته مشاندن به وی آرمانجی امور نجم هف یعنی شخو ایرو نقاش زیده تر سر روشا کشتن و خواکشتن جنان بو و سیاست زراف یعنی شر تایبتی گوته مشاندر سر جنان کو دیگه جوی آستا کشتن و خواکشتن یعنی دنرینا من ده او بریاردایینا کو برخودانیا کو جن دکه ایرو
هم لروجافا هم جي لهر شار آلی کردستانی به وان سیاست قرار دخوازن و وینه بچه وسینن ل وکی گو ایرو هات دیتن دوان دوی خباتی دا هلوست جن برانبری همو شکل قرکرنه و کشتنه هر جن ببریار کوی تجاری سری نطوینه هر جنک گودگه اصلا شهادتی هر جنک راستی تندیته او دبی وکی خون خیاله و دبن وکی میراث جبوی ما همجی دبی وکی هدف کو امکار و خباتی خبر دوام کن سروی اساسی یعنی جنن ایرو حاضر به بریارداینه نقاش هاتنا مشان همو حزب كان كومال جن بداخوا جناني حزبن زور اسايا همو جنك بوي هي بيرو راي خوي هالبجري ايديولوجيتي تايبتي خوي هبي بلام كهات سر قضيه جن برسيجن جرينجا ايما وك جنك تيروانين مان هبي نقوك جنيكي ام حزب يا او ايديولوجيات وزور بي زوري جنان برانبر رتكنوا كواتا او دا بجبونا بوتا هوي اويكا من اگر حزبكم برواي بوانا بيك كار ل بواريك سيكتريكي جنانا بكريت كواتا مني جن بابندا بمبا حزبكموا اما بوتا هوي اويكا حزباتي بوني جنان ودستي ورداني حزبي كزوريني حزبكاني هريمي كردستان بتايبت باشور حزبي بياوانيا چونکە سەرکردایەتیان کایان لێرە و لەوێ تاکوتەرا ژنمان هەیە بەڵام زیاتر حزبی پیاوانەیە زیاتر سیاسەتەکان پیاوانەیە زیاتر دەسەڵات پیاوانەیە و ئەو ژنانش کە تێڕوانینی دەسەڵاتانە یا تێڕوانینی حزبیان هەبێ بە دڵنیایی تێڕوانینەکانی ئەوانیش دەچێتە بواری ئەوەی کە چۆن ڕنگ باتەوە لە هەڵسوکەوتیانە لە بیر و بۆچوونیانە لە جێبەجێکردنی بڕیارەکانە ئەمە بە بڕوای من هۆکاری سەرەکی ئەوەیە کە پێویستمان بەوەیە ئێمە یەکگرتوو بین پێویستمان بەوەیە ژن وەک پرسێکی گرنگ سیر بکرێ نەک وەک بابەتێکی بچووک و بێگوێ پێدانە ئەوەی کە من ژنێکم لە باشووری کوردستان سەر بە حیزبێکم ئەگەر لە ڕۆژهەڵات یا ئەگەر لە ڕۆژ ئاوا یا هەر لە باشوور لە هەر حیزبێکی تر بۆ نمونە حیزبێکی ئیسلامی حیزبێکی ئەو پەڕی علمانی هەر کێشەیە بەرامبەر بە ژن ببێتەوە گرنگە وەک چۆن بۆ خۆم پێم ناخۆشە بە هەمان شێوە کاری بۆ بکەم هەتا ئەو کاتی کە ئەتوانین هزرێکی مرۆڤ دۆستانەی ژن دۆستانەی یەکگرتوومان هەبێ بۆ هەر چوار پارچەی کوردستان و بتوانین لە ئاست ئەوە بین کە کۆمەلگا ڕاچڵەکێنین تا ئێستا بەداخەوە ئێمە نەمانتوانیوە کۆمەلگا ڕاچڵەکێنین کەواتە ئەبێ زیاتر پشتبەستوو بین بە خۆمان وەک ژن وەک ئەو هێزە گرنگە و پشتبەستوو نەبین بەوەی کە حیزبەکان چیمان پێ ئەڵێن یا پیاو چیمان پێ ئەڵێن بەڵکو ئەبێ لەگەڵ پیاوانە هاوتەریب و هاوخەبات گرنگی بین بە هەموو ئەو پیاوە ئازادی خوازانی کە بڕوایان بە پرسی ژن هەیە لە خێزانەکانمانە لە دەرەوەی خێزانەکانمان چونکە بە هەماهەنگی لە نێوان هەردوو لامانە بێ یەکگرتووی ژنان بەعام ئەتوانێت هاندەرێ بێ بۆ ئەوەی کە زۆر زوڵم و زۆر یاسا زۆر نابەرابەری زۆر چت هەیە کە بەڕاستی ئەتوانێت تا حدێک مانع و ڕێگیری ئەوە بێت کە بتوانن ئەو یاسانە یا ئەو شتانێک کە دژی ژنان بەکاری دێنن ئەتوانێت ئەو یەکگرتوویە بتوانێت بە نۆعێک ناژم بە تەواوی کە بە تەواوی ناتوانێت بەڵام ئەتوانێت مانعی سەر ڕێگە بێت من سەرڕایەوە کە مۆزوع مەسئلەی ژنانە بەڵام زۆرێک لە پیاوان هەن حتا هەر لەم باسی چوارپارچەی کوردستانە بگرێت لە هەموو شوێنەکان تریش زۆر پیاومان هەیە کە بە فکر بە بۆچوون بە باوەڕ بەڕاستی ئەتوانن شان بەشانی ژنەکان لەگەڵ ژنەکان بۆ فکر و بۆچوونە ئینسانی خوازانە ئەتوانن لەسەر مافی ژنان پشت بە ژنان ببەستن داواکاری مافی ژنان بن و حتا نەقش و تەسیرێکی زۆریشیان ئەتوانێت ببێت ئەمە بۆیە ئەڵێن بە تەنها ژنان دیارە ئەتوانێت هێزی بێت و هەیشی حتمن بەڵام بە تەنها ژنان ئەم کارە چارەسەر نییە ناتوانێت یعنی مۆفەقیەتەکەی ئەگەر بمانەوێ مۆفەقیەتێکی بەرچاو بێت ئەوە نییە بە نەزەر من پێم وابێ بە یەکگرتووی ژن و پیا و هەر ئینسانێکی بەرابەری خواز هەر ئینسانێکی بۆ مافی ژن بە ژن و بە پیا و پێ وایە ئەتوانێت هەنگاوی هەڵبگرێت من پێم وایە ئەبێ ئستقباڵی لێ بکرێت و ئەمە بە قازانجی مافی ژنانە ئەبینین ڕۆژ نییە سەعات نییە بە کوشتن بە خۆکوژی بە قەتڵ بە هەموو بابەتێک ئەبینین بەڕاستی فشار لەسەر ژنانە هەیە بۆ نمونە لە کوردستانی ڕۆژهەڵات ئەگەر قەتڵی ژنان هەیە
ئەگەر خودکوشی هەیە لێنە چەند قات زیاتریشە لە کوردستانی ڕۆژهەڵات و بە تەواوی لە ئێران ئەو کچ و ژنانە کە لەگەڵ ئەحزابی سیاسین یا لەگەڵ ڕێکخراوەی ژنانن حتا سجن ئەکرگێن زیندانی ئەکرگێن ئەگەر لێرە الان لێرە لە هەرێمی کوردستان سجنی ژنی سیاسیمانێ کە سجن بکرگێ بەڵام لە کوردستانی ڕۆژهەڵات بە دەها و سەدها ژن لەسەر مافی خۆی لەسەر مافە واقعەکەی خۆی سجن ئەکرگێ لە زیندانە ئەمە خۆی مەبەستم ئەوەیە کە ئەو جیاوازی حتا دابنم کە بەڕاستی لەوێ نەقشی ژنان زۆر بەرچاوە بە دلیل ئەوەی کە لە توول ئەم 43 ساڵە ئەحزابی سیاسی ژنانی سیاسی ڕێکخراوەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتە بە وجودی ئەوانە توانیویەتی کە نەخشێکی مثبەت و بەرچاوی بێت و ژنانیش بەخۆشیەوە ئەڵێن بەخۆشیەوە لە مقابلی ئەو هەموو زوڵم و زۆرە ئەو هەموو فشارە هیچ تەسلیم نەبوون بگرە حتا ژنان لەوێ پێشکەوتوتر بەرەو پێشتر لە مقاومەتە لە مبارزەکردنە لەسەر حەقی خۆیان